لیژنە 13 کەسیەکەی پەرلەمانی کوردستان کارەکانیان لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەواو کردووە و لە ئێستادا چاوەڕوان دەکرێت لە دانیشتەکانی داهاتوو بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە. پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە 95 مادە پێکهاتووە و لەم پەیڕەوە نوێیە مادەکان زیاد کراوە بۆ 165 مادە. وەک سەرۆکی لیژنەکە دەڵێت دەتوانین بڵێن ئەمە پەیڕەوێکی نوێیە نەک هەموار کراو. پەیڕەوێکی ناوخۆی نوێ کە گونجاو بێت لەگەڵ کاری نوێی پەرلەمانی لە هەرێمی کوردستان بنیاد بنین و ئینشاءڵڵا لە ئایندێکی زۆر نزیک ئەم پەیڕەوە دێتە ناوهۆڵی پەرلەمان و گفتوگۆی لەسەر دەکرێت دەبێتە وەرچەرخانێکی نوێ لە کاری پەرلەمانی و لە پەیوەندی ڕێخستن لە نێوان حکوومەت و پەرلەمان. ئەگەر ئەندامێکی پەرلەمان بە نوقتە نیزام قسەی کرد و نوقتە نیزامیش نەبوو هەتا ئەو جەلسەیە خلاصە بێ جارێکتر ناتوانێت نوقتە نیزام وەربگرێتەوە. لە پەیڕەوە ناوخۆ نوێیەکەدا شێوازی یاسادانان جارێکی تر داڕێژراوەتەوە و میکانیزمی چاودێریکردن بەڕوون و بە ئاشکرا بە شێوازێکی نوێ وەکو ستانداردی نێودەوڵەتی داڕێژراوە کە سوود لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی زیاد لە 15 وڵات وەرگیراوە. بەشێک لە ئەندامانی لیژنەکە ئەم پەیڕەوە بە گرنگ دادەنێن و دەڵێن هەموو لایەک بەشدار بووە لە نووسینەوەیدا. لە پەیڕەوە نوێیەکەدا دانیشتەکانی پەرلەمان هەفتانە دیاری کراون و کارنامەی پەرلەمان هەفتانە چۆن کار دەکات دیاری کراوە. کاتی قسەکردنی ئەندامانی پەرلەمان دیاری کراوە و کاری لیژنەکان ڕێکخراوەتەوە و ژمارەیان کەم کراوەتەوە. پەیڕەوی ئێستای ناوخۆی پەرلەمانی کوردستان ساڵی 1992 پەسەند کراوە و تا ئێستاش 6 جار هەموار کراوەتەوە. ڕێبوار کاکەی یەنارتی هەولێر.